لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان یەکەمین کۆنفرانسی خۆیان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بۆ نوێنەرانی ڕێکخراوەکانی لاوان و لاوانی سربەخۆی ئەو بەشەی کوردستان بەڕێوە برد. پاش نیسیک بە 2 مانگ کار و تێکۆشانی لێژنەی ئامادەکاری کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات بە خۆشیەوە تواندرا یەکەمین کۆنفرانس لە پاش ئەوەی پرێس کۆنفرانسێک لە ڕێکەوتی 25 سەرماوەزی 92 هەتاویدا بە ئاگاداری هەموو لایەک ڕاگەندرا و ڕێکەوتی 29 سەرماوەزی 92 هەتاوی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان لە ژێر دروشمی یەکڕیزی لاوان بەرەو داهاتوویەکی گاش بەڕێوە چوو. جێگەی ئاماژەیە کە لەو کۆنفرانسەدا زیاتر لە 170 ئەندام 50 میوان و نوێنەری حیزبە سیاسیەکانی کوردستانی ئێران بەشدار بوون. بەپێی راپۆرتی مەڵپەڕی لاوان سەرلەبەیانی ڕۆژی هەینی ڕێکەوتی 29 سەرماوەزی ساڵی 92 هەتاوی یەکەمین کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات بە سرودی نەتەوایەتی ئەیڕەقی بوو ڕاگرتنی ساتێک بێدەنگی بۆ ڕێزلێنان لەسەر زەم شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان دەستی پێکرد. من کەلاوی ڕۆژهەڵاتم شەو لە تاوم ناسرەوێ خەون و خولیای پڕتەوژمم بەربەیانان دەرکەوێ وەک هەنسکێ ئاوەدانی سربزێ و سەرکەشم لاوی نەسرە و توی وڵات و نیشتیمانی بێبەشم وەک بروسکەی ئاوەدانی شاخۆکە و پێدەشتمە ماڵ و لانکەی ئەم دیارە جێی ژوان و گەشتمە کۆڵەکەی پشتم پڕە لە عشقی ئازادی و ژیان وا سرودی سەربزێوی سەردەم بۆ لاوەکان دەیوەرن دەست لە دەستی یەک بپارێزن ئەم هەلا یەکگرتووی لاوەکانمان مژدەیە بۆ ئەم گەلە. سەرەتا پەیامی کردنەوەی کۆنفرانس لەلایەن بەڕێز فوادی جەعفەری بەرپرسی ناوەندی لاوانی ڕێکخراوی خەباتی کوردستانی ئێران خوێندرایەوە. بەشداربوانی بەڕێز لە کاتێکدا ئێمە سەرقاڵی بەستنی یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستانین کە ناوچەکە بە گشتی و ئێران بە تایبەتی لە بەردەم گۆڕانکاریەکی بنەڕەتیدایە و ئەوەش ئەرکی ئێمەی لاو قورستر دەکات هەر بۆیە دەبێت لەوەها هەلو مەرجێکدا هەرچی زیاتر و خێراتر ڕیزەکانی خۆمان بە مەبەستی هەوڵدان بۆ وەدیهێنانی مافەڕەواکانمان یەک بخەین. هەر وەک هەمووان ئاگادارن لاوانی ڕۆژهەڵات بەهۆی داڕمانی باری ئابووری و دروستبوونی کەشوهەوایەکی ئەمنیەتی زاڵ بەسەر کوردستان و میلیتاریزەکردنی وڵاتەکەمان و بوونی چەندین کێشە و گرفتی سەرەکی لە بارودۆخێکی نالەباردا ژیان بەسەر دەبەن و هەروەها ئامادەکاری بۆ بەستنی چوارەمین کۆنفرانسی لاوانی هەر چوارپارچەی کوردستان کە ئەرکی بەڕێوەبەری لە ئەستۆی لاوانی ڕۆژهەڵاتە بە پێویستمان زانی یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات گرێ بدەین و کاری وە بکەین کە بە خۆشیەوە ئەمڕۆ ئاکامی کارەکانمان هاتووەتە بەرهەم و توانیومانە بە هاوفکری ئێوەی بەڕێز کارەکانی کۆنفرانس دەست پێ بکەین. هیوادارین بە ڕۆحێکی شێلگیر و تەباییەکی هەرچی زیاترەوە بتوانین ئەوەی مەبەستمانە لەم کۆنفرانسە بەدەستی بێنین و نمونەیەکی کاری ڕێکوپێکی هاوبەش پێشکەش بە هەمووان بکەین و بیسەلمێنین کە ئێمە پێکەوە بە لەبەرچاوگرتنی جیاوازی سیاسی و ڕێکخراوەیی بە ڕۆحێکی قبولکردنی یەکتر بە مەبەستی بەدیهێنانی ئاواتەکانمان تێدەکۆشین و ببینە ئەزمونێکی جوان بۆ لاوانی پارچەکانی دیکەی کوردستان و هەروەها حیزب و ڕێکخراوە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. کۆنفرانس لە پەیامی خۆی ڕوو لە لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان خەبات و تێکۆشانی ئەوانی لە ڕاستای بەرەو پێشچوونی خەباتی نەتەوەی دموکراتیکی خەڵکی کوردستان کە لەلایەن بەڕێز جەلالی ڕەوانگەرد جێگری سکرتێری گشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش
بە ئامادەبووان کرا بەرز نرخاند و ئاماژەیان بەوە کرد کە لە ڕاستیدا کۆماری ئیسلامی و ستەمی زاڵ بەسەر ئێران و کوردستان هەر ڕۆژ کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان بەو سنووردارەتی یاسایی و کۆمەڵایەتیە کە ڕەتساو دەکرێت زیاتر بەرەو هەڵدێر و فەوتان دەبا. لە بەشێکی دیکەی پەیامەکەدا ئاماژەیان بەوە کرد کە ئەو سیستما لە نێوەڕۆک و ذاتی خۆیدا لەگەڵ تاکی کورد و کوردستان نامۆیە و بەمانەوەی خەسارە فەرهەنگی یاسایی و کۆمەڵایەتیەکان هەر ڕۆژ زیاتر گەشە دەکات. خەباتی لاوان بۆ دەستەبەربوونی ئاشتی و ئازادی و دادپەروەری کۆمەڵایەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕابردوویەکی دوور و درێژی هەیە. دامەزرانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە کۆماری کوردستان و پاشان خەباتی لاوان بۆ دەستەبەربوونی ئامانجە بەرزە مرۆڤایەتیەکان بە خەباتی لاوان بۆ دەستەبەربوونی ئامانجە بەرزەکان بە شەهیدبوونی هەزاران لاوانی خوێنگەرم و فێداکار لە نێو سەرجەم حیزبە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕوونی بۆ هەمووان دەرکەوتووە. مافە نەتەوایەتیەکانی یەکێک لە قۆناغەکانی ئەو ڕۆی خەبات و تێکۆشان لە ڕۆژهەڵاتی کوردستانە و قۆناغی ڕزگاری نیشتمانیە. بەو واتایە کە بەشداری لاوان لە بزوتنەوە نەتەوەی دموکراتیکەکاندا لەوە سەرچاوە دەگرێت کە لاوی کورد بە ئاگاییە و وشیاریەوە ڕادەگەێنێ تاکو ئەو سیستمە دژە مرۆڤانەیە بەسەر وڵاتی ئێراندا زاڵ بێ مافەکانی مرۆڤ و لاوان دەستەبەربوونی ئەستەمە. لە هەرە گرنگترین گرفتەکانی کورد چوەک تاک و چوەک کۆمەڵ نەبوونی خوێندنەوەیەکی هەمەلایەنە و گشتگیرە لە ئاست هەلومەرجی زەمەنی و دۆخەکانی یان بە واتایەکی دیکە ئێمە وەکو لاوی کورد لە بواری تیۆریۆ نەتەنیا لاواز بەڵکو تووشی قەیران بووی. ئەم فەقری تیۆریۆ خۆی لە خۆیدا سەرچاوی زۆر دیاردەی نەرێنی و خەساری جددی و قەرەبوو نەکراوە بووە. چلۆن دەتوانین بە خوێندنەوەیەکی نوێو لە ئەندیشە و نەتەوە و باوەڕمەندی نەتەوەیی و سەکۆلاریزم وەک بنەمایەک بتوانین قەناعەت بە بەرجەستەکردنی بەرژەوەندی تاک و کۆمەڵ و نەتەوە بۆ بەرەنگاری لەگەڵ ئەو مەترسیە بێنین. هەر ڕۆژە دەیان لاو بەهۆی بەیانکردنی خواستەکانیان دەکەونە بەر ئەشکەنجە و ئیعدام و زیندانی کردن. کۆچ و هەڵاتنی مێشکەکان لە ئێرانی ئەمڕۆدا بۆتە یەکێک لەو دیاردانە کە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە. دیاردە کۆمەڵایەتیەکان لەژێر سێبەری کۆماری ئیسلامیدا نەک ئەوەی هەنگاوی بۆ چارەسەرکردنی هەڵناگیرێ بەڵکو خودی سیستمی حاکم یەکێکە لە هۆکارەکانی گەشەپێدانی دیاردە دزێوەکان لە نێو لاوان و بەتایبەت لە نێو لاوانی نەتەوە بندەستەکان لە خەوارەی سیاسی ئێراندا. واقعەتی ئەو ڕۆی کۆمەلگای ئێران و زاڵبوونی ئەو سیستمە سەرە ڕۆ نادیموکراتیکە کە لە بنەڕەتدا دژە هەر خواست و ویستێکی یەکسانی و ئازادی خوازانی و نەتەوەییە هەر ڕۆژ کۆمەلگای ئێران بەرە و دواوە دەبا بۆ یەکەڵەکەبوونی خواست و ویستەکانی ئازادی خوازانەی توێژی لاو بووەتە یەکێک لەو دیاردە کۆمەڵایەتیانەی کۆمەلگای ئێران و لە سیستمی کۆماری ئیسلامیدا هیچ پێناسەیەکی بۆ نەکراوە. لەو سیستمەدا هیچ هەنگاوێکی جددی و بنەڕەتی لە ڕاستای هەستکردنی خواستەکانی لاو هەڵناگیرێ و قەتیش باوەڕی پێ نەبووە و ئەو ئایدئۆلۆژیەش کە کۆماری ئیسلامی پێڕەوی لێ دەکا قەت ئیزن نادا لەو ڕاستایەدا هەنگاوی ئەرێنی هەڵبگرێ. بۆیە باوەڕمان وایە کە ئەو سیستمە لە نێوەرۆک و زاتی خۆیدا لەگەڵ تاکی کورد و کوردستان نامۆیە و بەمانەوەی خەسارە فەرهەنگی و سیاسی و کۆمەڵایەتیەکان هەر ڕۆژ بەرەو زیاتر گەشە دەکا. پێویستە لاوی کورد بە کەناڵیزەکردن و ئۆرگانیزەکردنی خواستەکانیان هەنگاوی جددی بۆ نەمانی ئەو سیستمە هەڵبگرن. تواناکانیان بۆ وەدیهێنانی کۆمەلگایەکی ئازاد و دموکراتیک کە لەوێدا خواست و ویستەکانی لاوی کوردی تێدا مستۆگەر بکرێەوە گەڕ بخەن. لەو باوەڕێژداین هەتا مافە نەتەوایەتیەکانی لاوی کورد دابین نەکرێ دابینبوونی مافە سنفی و ڕێکخراوەکانی ئەوانیش ئەستەمە. هەر لەم ڕوانگەیەوە ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات بە هەستکردن بە بەرپرسایەتی لە دەوری یەک کۆبووینەتەوە کەوێ ڕای ڕێزگرتن لە بیر و ئەندیشە جیاوازەکانمان بە دوای خاڵە هاوبەشەکاندا بگەڕێن و ئەم خاڵە هاوبەشانە بکەینە بنەمایەک بۆ لێک نزیک بوونەوە و لێک تێگەیشتن بۆ کاری هاوبەش. کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات دەیسەلمێنێ کە یەکڕێزی و یەکگوتاری زامنی داهاتوویەکی گەشە بۆ لاوان. هیوادارین لاوان چ لە نێو دەرەوەی ڕێکخراوەکان بتوان لە پاشەم کۆنفرانسە هەنگاوی کاراتل لە ڕاستای بەرەو پێشبردننی ئامانج و خواستە نەتەوەی و سنفیەکانیان هەڵبگرن. هیوا بە داهاتوو بەردەوامی و نەدۆڕاندنی ئیرادە ژیان دۆستی و مرۆڤ دۆستی لە تایبەتمەندیە بەرزەکانی نەوەی نوێی کوردن. پەیامی کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات ڕوو لە لاوانی پارچەکانی دیکەی کوردستان کە لە ساڵی نوێدا ئەرکی بەڕێوەبرنی چوارەم کۆنفرانسی نەتەوەی لاوانی چوار پارچەی کوردستانی لاستۆیە بە یەکڕیزی و یەکگرتووی لاوان بۆ پاراستنی بەرژەوەندیە گشتیەکانی نەتەوەکەمان و بەڕێوەبرنی کۆنفرانسێکی یەکگرتووی لاوان بە ئەرکی هەموو لاوێکی کورد زانی
کە لەلایەن بەڕێز کارۆی کەنکاش ئەندامی گروپی کاری لاوان و قوتابیانی پارتی ئازادی کوردستان پێشکەش کرا. بەتایبەت لاوان بۆ هەر گۆڵان و پێشاتێک خۆیان ئامادە بکەن، ڕێزەکانی خۆیان یەک بخەن و هێز و تواناکانیان بۆ کەڵک وەرگرتن لە هەر دەرفەت و گۆڵانکاریەک بە قازانجی نەتەوەکەیان یەک بخەن. پێویستە جموجۆڵ و کار و تێکۆشانی لاوان تواناکانیان بخرێتە خزمەت بزوتنەوەی ئازادی خوازی و نەتەوەی وە شۆڕژگەڵانی خەڵکی کوردستان و جارێکی دیکە لاوان ببنە سەرمەشقی ئەو خەباتەی ساڵیانێک کە کورد بۆ ڕزگاری گرتوویەتە بەر کە بێگومان لاوان بەشداریەکی دیاری ئەو خەباتە بوون و وە خوێنیان بۆ داوە. ئەمڕۆژ هەرو خەباتە بە شێوەیەکی دیکە درێژەی هەیە و بەڵام لەگەڵ ئەوەی لاوانی کورد هەردەم دەبێت بۆ خەبات دژ بە داگیرکردانە سەنگەری پێشەوە تێکۆشاندا بکەن. باشووری کوردستان زیاتر لە 20 ساڵە بەسەر ڕزگاربوونیدا تێدەپەڵێ و خاوەن حکوومەت و پاڵەمان و ئیدارەیەکی نیمچە سەربەخۆیە. فیدراڵێتی ئەو بەشە وڵات بە ڕسمی ناسراوە، ڕۆژ بە ڕۆژ ئابووری و بەرهەمهێنانی پێش دەکەوێت. باکووری کوردستان خۆڕاگری و ئیرادەی خەباتی ڕۆڵەکانی نەتەوەکەمان لەو بەشەدا خۆناغێکی نوۆی هێنایەتە کایەوە. کوردستان دەرگەی چارەسەری ئاشتیانە کراوەتەوە. دیارە ئەمە سەرەتای ئەم دۆخەوە ناکرێت بە چارەسەری پرسی کورد هەژمار بکرێ. پێویستە لاوان بەرەو پیری ئەو هەنگاوە بچن وەک هەمیشە ئاشتی خوازی و لایەنگەری کورد لە چارەسەری ئەو پرسە بە ڕێگای ئاشتی و ئاشتیدا پێشانی دنیای دەرەوە بدەن. هەنگاو بە هەنگان لەگەڵی بچنە پێشی و لەسەر مافەڕەوەکانی کورد پێداگری بکەن و لە هەر شکل و شێوازێکدایە کە بۆ ئەو دۆخە دەگونجێت کەڵک وەربگرن بۆ ئەوەی ئیرادەی ئاشتی و چارەسەری دادپەروەرانایی پرسی کورد چارەسەر بکرێت لەو بەشەی کوردستان. ڕۆژاوای کوردستان دەرفەتێکی زێڕینی بۆ ڕەخساوە، دەرگای ڕزگاری لە ژێر دەست بۆ کراوەتەوە. حکوومەتی سوودیە لاواز بووە. لاوان دەتوانن بە دەور و تێکۆشانی یەکێتی ڕێزەکانی کورد و هێزە سیاسەکان بەدی بێنن کە زامنی پاراستنی ئەو دەستکەوتانەیە. یەکەم کۆنفرانسی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات داواتان لێ دەکا پەیوەندی خۆتان چ لە ئاسی شوێن و ژیان و تێکۆشانتان و هەروەها لە ئاسی نێونەتەوەیدا بەهێز بکەن. ئێمە خوازیارین باشترین و بەهێزترین پەیوەندی لە نێوان لاوانی کورد لە سەرانسەری کوردستاندا بین. لە کۆتایی بەشی کردنەوەی ئەو کۆنفرانسەدا پەیامی کۆنفرانس ڕوو لە خەڵکی کوردستانی ئێران کە خەبات و تێکۆشانی نەتەوەی کورد لە کوردستانی ئێران بەرامبەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ دەستەبەربوونی داخوازیە نەتەوەییەکان کە لاوان زۆربەی حەشیمەتی کۆمەلگای کوردستان وەک داینامۆی خەبات و بەرخۆدان بەهێزی کاریگەر و ئەکتیڤ لە خزمەت داخوازیەکانی خەڵکی کوردستان زانی. لەلایەن بەڕێز تەواری شەریفی بەرپرسی لاوانی یەکێتی شۆڕەژێرانی کوردستان خوێندرایەوە. جەماوەری تێکۆشەری کوردستان بنە ماڵی سەربەرزشیدان لە پاش چەندین کۆبوونەوە و دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ دایان کۆسپوتەگەرە سەرنجام 20 ئیرادەی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ بەستنی یەکەم کۆنفرانسی هاوبەش بە ئاکام گەیشت. ئەم پەیامە پەیامی هاوبەشی سەرجەم ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستانە و بە دڵنیاییەوە ئەم کۆدەنگیە کە یەکەم کۆنفرانسی لە بەرهەمهات بە پشتیوانی سەرجەم چین و توێژەکانی نەتەوەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان هەنگاوی گەورەتری بۆ خزمەت بە دۆزی ڕەوای گەلەکەمان لێ دەکەوێتەوە. ئێستا کە لەسەر بنەمای خەسارەناسی ئاماژەمان بۆ خاڵە جەوهەریە کردووە، کۆنفرانس داوا لە سەرجەم چین و توێژەکانی کوردستان دەکات کە پشتیوانی بەهێزمان بن بۆ لێک نزیکردنەوەی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان و پاڵپشت و هاندەر بن بۆ پێکێنانی بەرەیەکی یەکگرت و گوتاری هاوبەش و بزوتنەوەی ڕزگاری خوازی لە کوردستان. پێویستە ڕێکخراوەکانی لاوانی هەموو حیزب و ڕێکخراوە سیاسیەکانی ڕۆژهەڵات لە ئاسی کوردستان و جیهاندا کاری هاوبەش و جدی بە مەبەستی لە قاودانی تاوانەکانی کۆماری ئیسلامی و ڕاکێشانی پشتیوانی جیهانی بۆ لای خۆیان و خەباتی هەرخوازانەی لە کوردستان ڕابکێشن. لەم پەیوەندیدا چاوەڕوانیمان ئەوەیە خەڵکی کوردستان وەک هەمیشە پشتیوانمان بن. کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لە 5 پانێل پێکات بوو کە هەرکام لە پانێلەکان کۆمەڵێک باسی پەیوەندیدار بە کاروباری لاوان و بەتایبەت لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە جەلەسەکاندا پێشکەش دەکران و سەرجەم بەشدارانی کۆنفرانس سرنج و تێبینیەکانی خۆیان لەمەڕ هەرکام لە بابەتەکان دەخستە ڕوو. دیسانەوە بە خێراتنی هەموو لایەنەکەین ئێستاش داوا لە بەڕێزانی دیوان دەکەین با بفەرمون بۆ دەستپێکی کۆنفرانس. هاوڕێیان بەر لە
ئەو خوشکەمان بێت مەشروعیت بۆ کۆنفرانسەکەی وەردەگرێت تکایە سپاس. دیوانی بەڕێوبەری کۆنفرانس سەر لە بەیانی بریتی بوون لە فوادی جەحفەری، کارۆی کەنکاژ، هەژاری مزەفەری و سید جەلالی ساڵحی، دیوانی پاشنی و ڕۆژ، جەلالی ڕەوانگەرد، فیروزی مامۆیی، هەڵگوردی کامیارانی و تەواری شەریفی بوون. لە پانێلی یەکەمی کۆنفرانسدا باسێک لە پەیوەندی لەگەڵ دیاردەی کۆچیلاوانی ڕۆژهەڵات بەرەو هەندەران لەلایەن بەڕێز لەیلا محەممەدی ئەندامی هەیئەتی ئیجرایی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێرانەوە پێشکەش کرا. لە کۆمەلگایەکدا کە دادپەروەری کۆمەڵایەتی نەبێ و دەوڵەت وەڵامدەری داخوازیەکانی لاوان و بەگشتی هاوڵاتیانی نەبێ، بژگەلەوەیش بربەست بێ لە بەردەم خواستەکانیان و لە ڕەوتی ژیانی کۆمەڵایەتی و سیاسیدا ئێران یەکێکە لەو وڵاتانەی بەتایبەت دوای هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی بەتایبەت لاوان و نوخبەکانی ڕێگەی کۆچ بەرەو هەندەراریان گرتووەتە بەر و وەک دشکردەوەیک لە بەرامبەر وەزعی مەوجود کە ئەم دشکردەوەیە دوو شێوەی لێ دەکەوێتەوە. یەکەم، لاوان لە نێوخۆی وڵاتە بە ڕەخنەگرتن و بە چالاکی جۆراوجۆر بەگشت دەسەڵات لاوانی کورد وەک هێزێکی ئەکتیڤ و وشیار لە کۆمەڵگای کوردستان کە خاوەن وزە و تواناکی بەهێزن و یەکەم فاکتەری گۆڕانی سیاسی و کۆمەڵایەتین زیاتر لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵایەتیەکانی دیکە لەژێر چاوەدیری و زەختی هێزە سەرکوتکەرەکانی ڕژیمدان. ئەو زەخت و گوشارانەی ئەمڕۆ دوو ئاکامی لێ کەوتوێتەوە، بەشێک لە لاوان کە لە نێوخۆ چالاکی دەکەن ڕاستەوخۆ بەردەوام لە ژێر فشار و گوشار و هەڕەشەدان. بەگەڕانەوە بۆ راپۆرتە هەواڵدێریەکانی ڕۆژانە ئەو ڕاستیەمان ڕوونتر بوو دەردەکەوێت. بەشێکی دیکەیان لەو لاوانە بە هەر هۆیەک بێت ناچار دەبن وڵات بەجێ بێڵن و لە دەرەوەی وڵات خەباتی خۆیان درێژە پێ بدەن. ئەوانیش دوو بەشیان لێ دەکەوێتەوە. یان ئەوەی کە لە حزب و ڕێکخراوە سیاسیەکانی کورد لە دەرەوەی وڵات کە بەهۆی دۆخە ئەمنیەتیەکان کە لە وڵات هەیە و قەدەغەت دەکرێت کە ئەو حزبانە کار بکەن لە ناوخۆ لەوێدا ئەبن بە ئەندام یان لە ڕێگەی قاچاقەوە بەرەو هەندەران دەڕۆن. ڕەسەنایەتی خەباتمان بپارێزن و لە فەرهەنگی وڵاتی دیکەدا نەتوینەوە. لەو پەیوەندیەدا ڕێکخراوەکانی لاوان دەتوانن لە ڕێخستن و وەگەرخستنی هێز و پتانسیۆلی لاوان لە هەندەران بە قازانجی دۆزی ڕەوای نەتەوەکەمان کەڵگوەرگرن. لاوان لە دەرەوە دوو بەشن، بەشی یەکەم ئەوانەی کە لە تەمەنی لاوەتیدا گەیشتونەتە ئەو وڵاتانە و دووم ئەوانەی هەر لەو وڵاتەدا لەدایک بوونە. پێویستە ئەو دوو تەیفە لە لاوان لە ئەزمونەکانی یەکتر کەڵگوەرگرن بۆ ئەوەی هەردوو لا بتوانن دوجار چالاکیەکانیان لە خزمەت بەرژەوەندیەکانی کورد بەگشتی و لاوان بە تایبەتیدا بێت. لەو پەیوەندیەدا نێوان ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان پێویستیکی گرینگە، ئەرکێکە کە هەمومان دەبێ دەروەستانە کاری بکەین. لە بەشی دووهەمی پانێلی یەکەم ئەو کۆنفرانسەدا بەڕبەست و لەمپەڕەکانی گەیشتن بە عەداڵەتی کۆمەڵایەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە چوارچێوەی باسێکدا لەلایەن بەڕێز کاوەی کەریمی سکرتێری ڕێکخراوی لاوانی پێشڕە و پێشکەش بە ئامادەبووان کرا. باسی عەداڵەتی کۆمەڵایەتی یا دادپەروەری کۆمەڵایەتی لەو باسانەیە کە بە درێژایی هەر شۆڕشێک لەناو هەر کۆمەلگایەکە بەشی سەرەکی ژیانی خەڵکی پێک دێنێت و لەنێو شۆڕشیشە لایانی سەرەکی چالاکی ڕۆژانەکان بەخۆوە سەرخاڵەکات. بەڵام ناوبەناو ئەبیسین کە بەتایبەتی تا دوودەیە لەوە پێش جۆرە خوێندنەوەیەک لە سیاسەتی کوردی ڕۆژهەڵات لە ئارایە بوو کە ئەیوت ئێمە بە کەمتر باش لە مافی ژنەکان بکەین، مافەکانی ژنان بکەین و چالاکی لاوەکان بکەین و ئەو باسە پراوێزیانەی تر کە ڕۆژانە وەکو ڕۆژەفی سیاسی نین لە نێو گوتاری سیاسی حیزبیدا. بەڵام ئەکرێت تەسیری ڕاستەوخۆ کاریگەری ڕاستەوخۆ بکاتە سەر شۆڕش و نەبزی شۆڕشیش بگرێت. هەموو ئەزمونەکانی مرۆڤایەتی ئەمڕۆ تا ئەمڕۆ کە ئێمە خەریکین لێرە لە سریان قسەکەین، هەموو ئەزمونەکان نەتوانین ببینین، هەموو دیاردەکانی لا ڕۆژهەڵاتەوە لە ژاپۆنەوە هەتا ئەو پەڕیکانەدا ببینین و خوێندنەوەی بۆ بکەین و خۆمانی لەگەڵ بگونجین. لەبەرەوە ئێمە عادەتمان کردووە کوردی ڕۆژهەڵات
بە شێوەیەکی سیاسیش تەنانەت واکوونشگەراین ئەم واکوونشگەرابوونا بە باوەڕی من لە ئەوە سەرچاو ئەگرێت کە ئێمە گوێ نادەین بە لایەنە کۆمەڵایەتیەکان لایەنە کۆمەڵایەتەکەمان لەبەرەوەی کە من پێم وایە لەسەر هەڵدانی شۆڕشی مەشروتەوە هەتا بە ئەمڕۆ ئێرانەکان غیرە کوردەکانەوەی کە لێرە پێیان دەڵێن عەجەم بە شێوەیەکی قوڵ بەربڵاو کاریان لەسەر لایەنە کۆمەڵایەتەکانی کوردی ڕۆژهەڵات کردووە. بەشی یەکەمی پانێلی دووهەمی کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات بە پێشکەشکردنی باسێک لە پەیوەندی لەگەڵ ڕۆڵی لاوان لە خەباتی ئازادی خوازانە لە ڕۆژهەڵاتی کوردستان خرایە بەرباس و لەم تەوەرەدا ئەرکی لاوانی کورد لە ڕۆژهەڵاتی نیشتمان لە خەبات و تێکۆشان و بەشداریکردنیان لە ڕیزی هێزە سیاسیەکان و کۆمەڵگای مەدەنی بە ئەرکێکی مێژووی زانی و داوای لە لاوان کرد کە بە هەست بە بەرپرسیاتیەوە بەرامبەر بە ڕووداوەکان هەڵوێستی واقع بینانە هەڵبگرن. لەلایەن ئەمیری عەبدوڵڵازادەوە پێشکەش کرا. نەفسانەوەی و درێژەدانی خەبات بۆ ئەستانەوەی ئەو مافە زەوتکراوانەی کە لە نەتەوەیەکی 35 میلیۆنی لێ زەوتکراوە وای کرد کە لاوان هەمیشە لە ڕێزی پێشەوەی شۆڕش و نەبەرد لە پێناومانەوەی هویەتی مرۆڤی کورد بن. لەو پێناوەشدا بە هەزاران لەو لاوە ئەمەکدارانەی نیشتمانی کورد یانی ئازیزیان بەختی ئازادی و گەڕانەوەی وڵاتی دابشکراویان کرد. بارودۆخی ئەمڕۆی بزنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کەوتۆتە بەر شەپۆلێک بەر کۆمەڵێک شەپۆلی گۆڕانکاری ڕیشەیی و هەستیار. دەوڵەتی داگیرکەری ئێران بە درێژەدان بە پیتاندنی ئۆرانی و بەردەوامبوون لەسەر پێشێرکردنی مافەنەتەوە بندەستەکانی ئەو دەوڵەتە داگیرکەرە و کبکردنی هەر جۆرە دەنگێکی ناڕەزاتی گرتن و زیندانیکردنی سالاکانی سیاسی و مەدەنی بۆتە پێشەنگی سیستمێکی تەواو و توتالیتێر و ملهۆڕ لە ناوچەکە و هەر ئەو هەڵوێست و سیستمە فکری و دواکەوتوی ئەو نیزامە وای کرد لە کۆمەڵگای نێودەوڵەتی بێتە پێشەنگی نیزامێکی دواکەوتو و نەگونجاو لەگەڵ پێوەرەکانی ئەمڕۆی سیستمی جیهانی. ئیعدام و دەستبەسەرکردنی لاوانی ڕۆژهەڵات باسێکی تایبەتی پانێلی دووهەمی یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات بوو کە سیاسەتی چاواشەکاری و ئەوان فەریبانەی ڕژیمی کۆماری ئیسلامی و بە تایبەتی دەوڵەتی ڕوحانی بەرامبەر بە دنیای دەرەوە ڕوون کردەوە و لە هەمان کاتدا خوازیاری ناڕزایەتی دەربڕینی خەڵک و لاوان لەو قۆناغەدا بادجەماوەری تر بەرامبەر بەم کردەوە دژە مرۆڤانەیە هەڵوێستی جددی بنوێنێ لەلایەن هۆزان سارەوانەوە پێشکەش کرا. وەبیر هەموو لایەکمان بێنمەوە کە حەبیبوڵای گوڵپەریپور لە ڕۆژی بردننی بۆ پای سێدارە سرودی عێراقی بخوێندەوە. سرودی عێراقی ئەو ترس و ئەو سامەی شکاند لە جمهوری ئیسلامی ئێراندا جیا لەوەی کە زۆر بڕیاری ئەدام لە هەلومەرزی نایستانداردا ڕوودەدا جیا لەوەی کە لاوی کورد مافی ئەوەی نییە بە زمانی زگماگی بەرگری لە خۆی بکە جیا لەوەی کە ساڵانی سەرەتایی حکوومەتدا بوونی پارێزەر بۆ تاوانباشتێکی نامۆ بوو یاساکانی جزای ئیسلامی ڕەشەکوژی سیاسی یاساکانی جزای ئیسلامی داوێنێکی زۆر بربڵاویان هەیە و دادگای شۆڕش بە هەموو تایبەتمەندیەکانیوە ڕەشەکوژی سیاسی بۆ ڕەشەکوژی سیاسی نەتەوەکان دانراوە و حاکم دەتوانێت بە تەنیا بڕیار لەسەر ئەدامی کوڕی کورد بدات. جگە لەوەی حکومی ئەدام بۆ کوور لە بەپێی یاساکانی کۆماری ئیسلامی لە 14 ساڵەوە بۆ کەس لە 8 ساڵەوە ڕەوایە. دادگاکانی شۆڕشی خەڵخاڵی ئێستاش خوڕپە لە دڵی هەر تاکێک کوردێنی و ئەو لاوانە پارێزەریان هەبوو یان نا؟ ئایا بەڵگەیەک لەسەر تۆمەتبارکردنیان هەبوو یان نا؟ کام دادگا بەرپرسی ئەو حکومانە بوو لە کام شاری ئێران بەڕێوە چوو؟ چۆن دەکرێت بواری پێداچوونەوەی ئەو دادگایانە بکرێتەوە؟ بۆ هیچ ئارشیوێکی ئاوەڕە لەم پەیوەندێدا نییە. بۆ دەبێ هەر کەس بە دواداچوونی بۆ ئەم کەیسانە کرد بێ لە ڕۆژنامەوان لە سالاگوانی سیاسیەوە بگرە بە ناوی هەڕەشە بۆ سەر بەرژەوەندی نەتەوەی ئێران ناوزەت کرابێ. لە پرتووکی بیرەوەری سالاگوانانی کورد بایەخی کەم دراوە بەم کارە ساتانە و تەنیا هەوڵی سازکردنی وێنەی قارەمانێکیان لە خۆیان داوە. ڕێکخراوە مرۆڤ دۆستەکانی نێودەوڵەتی تا چەند دەتوان لەم پەیوەندەدا یارمەتی دەربن و داڕشتنەوەی لێپرسینەوەیەکی حقوقی چلۆن مسۆگەر دەبێ. بێسەر و شوێنکرانی لاوانی کورد و هەموو کەیسەکانی تر چلۆن دەتوانن ڕوانگەی کۆنوانسیۆنە جیهانیەکان بەلای خۆیان داڕابکێشن و ئێمە چەندە ئاگاداری ئەو کۆنوانسیۆنانەی. 33 کەس بڕیاری لە سێدارەدان و 19 کەس بڕیاری زیندانی ئەبەد و 77 کەس بڕیاری زیندانی زیاتر لە 20 ساڵ و 111 کەسی زیاتر لە 15 ساڵی پێدراوە و 161 کەسیش زیاتر لە 10 ساڵیان بۆ براوەتەوە. ئەگەر ئەوە بزانین کە خاڵەکانی دادگای شۆڕش
نەتەوە بندەستەکانی کردوتە ئامانج و ڕێژەی لاوان لە ئێراندا لە چاو کوردستان کەمترە و لە کوردستان زیاتر لە 50% لاو پێکی هێناوە بزانین کە زیندانەکانی ورمێ و ڕەجای شەهر و ئێوین لە 150 لە کوردەکان پێکاتوە ئاسانە بزانین کە ئەو ئامارانش بە ڕێژەی 50% لاوانی کوردستانی کردوتە ئامانج. ئیعدام و دەست بەسەرکرانی لاوانی کورد بە پێوەری پێشێلکاریە گشتیەکانی دەسەڵاتێکی تۆتالیتێر دەرهەق بە مافەکانی مرۆڤ ناپێورێ، بەڵکو هێما و ڕنگدانەوەی هاوکێشەی سەروەری سیاسیە لە نێوان نەتەوەیەکی باڕەدەست و خاوەن سەروەری و نەتەوەیەکی بێدەسەڵات و بێسەروەری. لە کوردستان ڕۆڵەی بێتاوانی کورد لە سێدارە دەدرێ و لە تاران بە ناوی ئاشتی میلی بەرهەڵستکار و سەرکردەی ئۆپۆزیسیۆنی فارس مزجێنی ئازادکراین دەدرێ. بەدەیان و سەدان جار ئۆپۆزیسیۆنی ئێرانی و لایەنەکانی سەر بە نەتەوەی فارس چاوجێی خۆیان لە ئان کوشتاری ڕۆڵەکانی نەتەوەی ئێمە نوقاند و متەقیان لێوە نەهات. بێدەنگی کۆمەلگای نێودەوڵەتی لە ئاس کوشتاری لاوانی کورد لەگەڵ ڕوحی سەردەم ناتەبان لە حاڵێکدا سەروەری دەوڵەتان پیرۆزی پێشوویان نەماوە و مافەکانی مرۆڤ جێگایان گرتوونەتەوە. بەشی دووهەم و پاشنیوەڕۆ پانێلی سێهەم هەواڵنێری مەڵپەڕی لاوان لە شوێنی بەڕێوەچوونی یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕایگەاند پانێلی سێمی ئەم کۆنفرانسە دوانی وڕۆی ڕۆژی هەینی ڕێکەوتی 29 سەرماوەزی ساڵی 92 هەتاوی بەڕێوەچوو. لەم پانێلەدا ڕێبازی کەریمی ئەندامی بەڕێوبەری کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات باسێکی لەسەر ئیسلامی سیاسی و دەرەنجامەکانی لە ڕۆژهەڵاتی کوردستان هێنایە بەر شڕۆڤە و لێکدانەوە. لە نێواخنی ئەو باسادا چەمکی ئیسلامی سیاسی و بزافی ئیسلامی سیاسی وەک باندۆڕێک لەسەر لاوان و پەلکێشکردنیان بەرەو بەلاڕێبردنی بیر و هزریان بە دوور لە کردەوە مرۆڤایەتەکان زانی. هەروەها هاندانی لاوان بەرەو ئاڕاستەی ناڕەوا وەک کردەوەی تێرۆریستی بە مەبەستی گەیشتن بە ئەنجامە حیزبی ئیسلامیە ڕادیکاڵەکان بە مەترسی لە قەڵەمدرا. یەکەم جار با بزانین پێناسەی چەمکی ئیسلامی سیاسی چییە؟ ئیسلامی سیاسی ئەسڵان یانێ چی؟ لەکوێوە هاتووە مێژوەکەی گەڕێتەوە بۆ کوێ؟ ئیسلامی سیاسی بەگشتی بەو حیزب و ڕێکخرا و نەهادانە ئیطلاقە درێت کە ئەیانەوێ بە شێوەیە لە شێوەکان لە دەقەکانی ئیسلام کەڵ وەربگرن بۆ ئەوەی کە بگەن بە ئامانجێکی سیاسی دیاریکراو یان بە هەدەفێکی دیاریکراوی خۆیان بۆ گەشتن بە دەسەڵات بێ یا ڕەنگە بۆ حکومڕانی لە ساحەی فەرهەنگی کۆمەلگایەکدا بێ. دوای هەندێک پێشکەوتن و گۆڕانکاری گەورە هاتنە ئارای هەندێک پێشکەوتن و گۆڕانکاری گەورە قۆناغی سەدە تاریکەکان و قۆناغی ئەتوانم بڵێم سەدەی ئاینی یا بڵێن حکومڕانی دەوڵەتی ئاینی کەنیسە لە ئوروپا کۆتایی پێهات. هەر ئەویشە کارێکی وای کرد ئەتوانین بڵێن یەکەمین هەنگاوی ئەو کارە بە ڕەنەسانس دەستی پێکرد. ئەوە وای کرد کە نوعێ پێشکەوتن نوعێ با بڵێن لە هەموو بوارەکانی ئابووری سیاسی و لە هەموو بوارەکانی تردا هەندێک پێشکەوتن لە کۆمەلگای ڕۆژاوایە هاتە ئاراوە. هەر ئەوە بووە ئەو هۆکارەی کە کۆمەلگای ڕۆژاوایی بەگشتی بە شێوەیە لە شێوەکان کەوێتە بەر کۆمەلگای ئیسلامی و ئەو ناوەندانەی کە ئیسلامی سیاسی لە جیهاندا تەقویەتەکەن چوار ناوەندن بەگشتی چوار ناوەندن کە هەموو ئەحزاب و ڕەوتە سیاسیەکان لە سەر جەمجیهاندا بە یەکێک یا دوودانەوەیە چەندانە لەم ناوەندانە بە شێوازێکی مستەقیم و غیرە مستەقیم وابەستن. یەکێ لەوانە ڕێکخراوی جیهانی ئەخوان المسلمینە کە زۆر بەهێزە یەکەم جار لە میسرا بوو بەڵام دوایی پەلوپۆی هاویشتە ناو سەرجەم کۆمەلگای ئیسلامی و کۆمەلگای تەنانەت ڕۆژاواییش. یەکێکی دیکە لەوانە وڵاتی عەرەبستانە کە هەموو کاتێ یەکێک لە ناوەندەکانی ئیسلامی سیاسی بووە. یەکێکی دیکە لەوانە وڵاتی ئێرانە کە بە چەندین هۆکاری سیاسی پشتیوانی لە ئیسلامی سیاسیەکە. دیارە هەندێ لە ئیدۆلۆژیکەکانی هەندێک بیر و باوەڕی ئیدۆلۆژیکیشیان یەکێکە. یەکێکی دیکە لەوانە ڕێکخراوی ئەلقاعیدەیە. خب هەر کام لە ئەحزاب و ڕێکخراوە سیاسیەکان بە شێوەیە لە شێوەکان وابەستە بە یەکێک وەیە چەندێک لەم ناوەندانن. جا کاری ئەمانە چییە؟ ئەمانە لە بواری ماڵی لە بواری معنەوی لە بواری ئیدۆلۆژیکی لە بواری کولتوری و لە هەموو بوارەکانە یارمەتی ئەحزابی ئیسلامی سیاسیە دەن لەسەر جەمجیهاندا. لەناو ئیسلامی سیاسیە دوو ڕەوتەیە. ڕەوتێکی ئیسلامی سیاسی تۆندڕەوە کە میلیشیایان هەیە ئەوانە و لە سەرجەم جیهاندا فعالن. ڕەوتێکی دیکەیش هەیە کە ڕەوتێکی
بە خۆیان ئەڵێن ئێمە کاری بەشێنەیی و بە قۆناغ و کاری کولتوری و کاری فەرەنگیەکەین وەکو ئەخوان المسلمین ڕێکخراوێکە بە بڕوای من زۆر لە ئەوانەی کە میلیشیایان هەیە خەتەرناکترا ئەمانە بێ میلیشیان ئەمانە حداقل لەم بازەی زەمانیە شەڕی چەکداری ناکەن و میلیشیایان نییە. لە بەشی کۆتایی پانێلی سیهەمدا باسێکی تر لە پەیوەندی لەگەڵ ئەنفالی سپی و کاریگەری لەسەر لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هۆگری محەممەدی ئەندامی ناوەندی لاوانی خەباتی کوردستانی ئێران پێشکەش کرا. لەم بەشەدا باسێک لەسەر گیر و گرفتەکانی لاوان و لەمپەڕەکانی ژیانیان جودا لە کێشە ئابووری و سیاسیەکان کە ڕۆژانە لەگەڵ دەیان دیاردەی دزێ و کێشەی کۆمەڵایەتی بەڕەوڕوو دەبنەوە هاتە بەرباس و تیشکڕایە سەر هۆکارەکانی. لەو وتارەدا ئاماژەی بەوەدا کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی گەشەپێدانی دیاردە کۆمەڵایەتیەکان زاڵبوونی خودی سیستمی حاکم بەتایبەت لە نێو نەتەوە بندەستەکانی ئێراندایە. تەوەری ئەم باسە بۆ ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان پێویستیەکی زۆر گرینگە و هەر ڕوونکردنەوە و ئاگدارکردنەوەیەک لەم بوارەدا وەک زەرورەت و ئەرکێکی نیشتمانی دەبێت چاوی لێ بکرێت. ژێنۆساید کراوە بە تێوری و دەستەبەندی کراوە کەوابێت بۆ هەر بەشێک لە کوردستان بە ئەرکی ئەزانم لە دۆزینەوە و زەقکردنەوەی فاکتەرە کۆنەنوێیەکان و دژە مرۆڤایەتیەکان و دژە نەتەوەییەکانی ڕژێمە داگیرکەرەکان تێبکۆشین. مەترسی هەرە زۆری ڕژێم لە کوردستاندا بەرزبوونەوەی ئاستی زانیاری و تێگەیشتنی خەڵک و هەنگاوی عملی کوردە بۆ دیموکراسی و بەدەستهێنانی مافەسەرەکیەکانی. جێگەی ئاماژەیەکە لە سەر جەمبڕگەکاندا پاش هێنانە بەرباسی هەر کام لەو تەوەرانە بەشدارانی کۆنفرانس لە سەر جەمپانێلەکاندا بە بەشداری بێوێنەی خۆیان سرنج و تێبینی و پێشنیارەکانیان دەخستە بەرباس. هەر جەلسەیە کە دوو تەوەر دەکەوێتە بەرباز ئێوەی بەڕێز دەتوانن ناوی خۆتان یاداشکن تا 3 دقە بۆ هەر کەس کە کات دەبێت تا 15 نەفەر دەنووسرێ. جا هەرکەم ئەگەر لە بەشداری لە هەر تەوەرێک زیاتر لە 15 کەس بوو ئەوە کاتەکە لە دابشکردنەکە کەمتر دەبێتەوە. لە هەمان حاڵدا هەوڵ بدرێ نوێنەری زۆربەی ڕێکخراوەکان کەسانی سەر بەخۆلاوی دەرەوەی ڕێکخراوەکان بەشدارە مەجال بدرێ بەوانیش هەموو بتوان بەشداریکەن لە باسەکاندا بۆیە هەوڵ بدەن بەو شێوازە ئەگەر لە تەوەرێکی مشخص قسەتان هەبوو ناو یاداشکەن بۆ ناوەکان دانی نەبێت و دیاریشی بکەن هەڵەسن قسە دەکەن لەسەر کام تەوەر قسە دەکەن. لە هەمان حاڵدا ئێمە دوو دیوانمان هەیە دیوانی بەڕێوەبەریە دیوانی نووسینی ڕخنە و پێشنیارە دیوانی نووسینی بڕیار و ڕاستپاردەکەی ئێوە ئەو خاڵانە کە باز دەکەن لەسەر ئەوەی ئەگەر تێبینێکی مشخصە بێ بۆ بڕیار و ڕاستپاردە بگونجێ یا ئەوەی لە چوارچێوەی ئەو تەوەرەکە دیاری کراوە پێشکەش کراوە بگونجێندرێ ئەو لیژنانە کە لێرە دیاری کراون لیژنێ ئەو بە نووسینی بڕیار و ڕاستپاردە و نەزەر و پێشنیارەکانی ئێوە هەموو ئەو شتانە دەگونجێ و بە مشخصی شتەکانی خۆتان دیاریکەن بۆی یاداشت بێنێمەش.
و بڵیندە جەشنی هەورازی وەتان وەر لە ئاسۆواگی زینگی خستە نێو شێوازەکان وەک سپێدەی بەربەیانان ڕوونی کرد ڕێبازەکان وەک سپێدەی بەربەیانان ڕوونی کرد ڕێبازەکان باجری وەی بەربەیانان وەک چیا فرکاگەرون باجری وەی بەربەیانان وەک چیا فرکاگەرون تێدەکۆشی بۆ ئەوین و سەروەری و ئازاد ژیان تێدەکۆشی بۆ ئەوین و سەروەری و ئازاد ژیان بۆمی یەکسانی دەدەستت بۆم چرای ڕووناکیە چاقی بەرزی و شوێنەواری هەڵمەت و بێباکیە مانگەوازێک وەک پڕەی ئاو وەک گری وەی شادیە لانکەی ئەوین و ڕەوڕەوەی ئازادیە زایەڵەن لانکەی ئەوین و ڕەوڕەوەی ئازادیە باجری وەی بەربەیانان وەک چیا فرکاگەرون باجری وەی بەربەیانان وەک چیا فرکاگەرون